بەڕێزان لەسەر داواکاری ئێوە ئەمڕۆ باسی ئەم شتکۆینە دەکەین کە ئایا باشە ئێوە ئەم شتکۆینەتان هەبێەوە بیکڕم بۆ ئەوەی لە ئایندەدا خێری لێ بکەن یاخود نە تا کۆتایی بینەری ئەم ڤیدیۆی بن بۆ ئەوەی بزانین کە ئایا باشە ئەم دراوەی بکڕین یاخود نە. بەناوی خوا سلااو هاوڕان، هیوام لە هەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتمەوەین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فەیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ بەڕێزانە کە یەکەم جارە و چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتمەوەین هەموو ڕۆژانی شەمە، دووشەمە، چوارشەمە و هەینی ڤیدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارەنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەم چەنێلە ئاپلود یاخود پەخشەکەم بۆ ئەوەی زانیاری ئێوە لەبارەی کریپتۆکارەنسی ببەمە سەرەوە، هەروەها ئێوە بتوانن لە ڕێی ئەم چەنێلەوە بێ بەرامبەر دراوی ئەلکترۆنی و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. گەر حەستان لەم جورە ڤیدیۆانەیە و بۆ ئەوەی ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن، دەتوانن چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگوڵای تەنشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆ یەک ئاپلۆد دەکەم یاخود پەخشەکەم یوتوب لە ڕێی نۆتیفیکەیشنەوە ئاگادارتان بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکام ببینن. PPT کە شتکۆینێکە لەسەر داواکاری ئێوە بەڕێزانم ویستم ئەم دراوەی بۆ ئێوە تەحلیل بکەم کە ئایا باشە بۆ ئەوەی ئێوە بیکڕنەوە لە ئایندەدا قازانجێکی لێ بکەن یاخود دوور بکەونەوە لەو جورە شتکۆینانە. بەڕێزانم PP یەکەم جار با بچینە سەر نموداری کە هەروەکو لێرانە دەبینن کە لە تەقریبەی 4/20/2023 بە نرخی 1234533 21 هاتیتە ناو بازاڕی لێرانە جامپێک یاخود پامپێکی بووسەرەوە چووە و هەتاکو 507 ڕۆیەوە دیسانەوە هاتیتە خوارێ. ئەمە نموداری گشتی ئەم دراوەیە بەڕێزانم و لە تاریخی 21/4/2023 هەروەکو دەبینن کە هەتاکو 401 هاتیەوە دیسانەوە بەرەو خارەوە. هەر بەم شێوە بەڕێزانم هەتاکو ئێستا کە لە ئێستادا هەروەکو دەبینن 1 2 3 4 5 5046 77. بەڕێزانم پێشەوەی بچینە سەر تویتر و هەروەها باسی ئەم شتکۆینە تکاتان لە یەکەم هەموو جارێ ئەگەر شتکۆینێک هاتەنە بازاڕی کریپتۆکارەنسی یەکسەرە مەچون ئەم شتکۆینە بکڕن، چونکە زۆر شتکۆین هەیە کە تیمەکەی بۆ ئەوەی دێت و بۆ ئەوەی دامەزراوە کە بەڕاستی بە شێوەی پانزی بێت و زۆر کەس بێنە و تووکەنەی یاخودە و شتکۆینەی بکڕنەوە دواتر مارکێت کەپەکەی کە چەندین شتکۆینی وا هەبووە و بە یەکجاری تیمی پڕۆژەکە پارەکان لە مارکێت کەپی دەرهێناوە و بەڕاستی یەکجاری شتکۆینەکە سفر بوویتەوە. هەروەکو دەبینین کە لەسەر بایننس سمارت چین پیادە بووە و لە ئێستادا مارکێت کەپی گشتی ئەم دراوە بەڕێزانم کە زۆر کەمە 1 ملیۆن دلارە و هەروەها وڵومی 24 کاتژمێری کە 62% بەرە و نزمبوونەوەش هاتووە 351,000 دلارە. مەکساپلای ئەم دراوە 420 تریلیۆنە و هەروەها تۆتال ساپلاشی هەر 420 تریلیۆنە، واتە هیچ توکانسوزی نەبووە و 100%یش لەناو بازاڕیە و 100%یش معاملەی پێکرێک هەروەکو دەبینن، واتە جارە هیچ بەرنامەیەکی توکانسوزی نییە ئەم پرۆژەیە و تاییدیش نەکراوە لەلایەن کوین مارکێت کەپ چونکە تازە هاتووە هەروەکو بە خۆتان دەزانن و ئەوەی کە بۆ ئێمە گرینگەوە من زیاتر ئیحتیمام پێدەم بۆ ئەوەی بزانم کە توکانێکی باشە و باشترەکە ئێمە سەیری مارکێتی بکەین کە بەڕاستی لە ئەکسچێنجێک لیسووە کە ئێوە لە ئێستادا تەنها دەتوانن لەسەر پانکێکسوە ڤێرژینی 2 بکڕن کە هەتاکو ئێستا لەسەر هیچ ئەکسچێنجێک لیست نەبووە و ویستم بچم بزانم کە چەند لە ماوەیە کە هاتووە چەند هۆڵدێری بخۆی کۆکردیتەوە. هەروەکو دەبینن لێرانە بەڕێزانم 3254 ئادرسی هەیە کە زۆر کەمە بەڕاستی
ئەمەش کانترەکە درسی کە دەتوانن هەڵگرن و بچن بیکڕن و باسەرێکیش لە تویتەری ئەم پوپە بدەین پیپە بدەین نازانم ناوی چییە کە 13,000 نزیکەی 14,000 فالووەری هەیە لە پیجی ڕسمی تویتەری خۆی ئەوەی گرینگە بەڕێزانم کە ڕۆتمەپ و نەخشە ڕێگای ئەم دراوەیە کە من زۆر گەڕام لەناو وێبسایتی PPBNB کە ڕۆتمەپێکی شتێکی وام نەبینی کە بەڕاستی بوویەوە باز بکەم کە پرۆژەیەکی سەرکەوتوو دەبێت لە ئایندەدا بەڵام ئێوە شەروەکو دەبینن دەتوانن بێنە ناو وێبسایتەکە لە بەشی لێرانە بەڕێزانم کلیک لەسەرەکەوە دەیتە ناو وێبسایتی و دەتوان بچن ڕۆتمەپی بخوێننەوە کە من هیچ شتێکی وام نبینی کە شایانی ئەوە بێت کە باز بکەم کە ڕۆتمەپێکی قەوی هەبێ کە ئەم تووکەنە لە ئایندەدا بەڕاستی سەرکەوتوو دەبێت لێرانە شەروەکو کە باسی هەژدەی ئەم مانگەی کرد بوو هەژدەی ئاپریل کە جیهانی دەبێت پۆپ بەڵام هەژدەکە تێپەڕی و هیچ شتێکی با ڕووی نەدا کە ئێمە متمانەی زیاتر بە تووکەنەی بکەین ڕۆتمەپێکی واش نەبوو بەڕێزان هەرەکو گوتم بە کۆی گشتی من ئەم پرۆژەیە هاوڕێیان تایید ناکەم چونکە لە ڕابردووشدا شتکۆینی وا زۆر هەبووە هەروەکو دەبینن کە لە ماوەی یەک ڕۆژە 40% بەرەو نزمبوونەوە هاتووە بەڕاستی و پرۆژەیە کە تازە هاتووە نابێت بەم شێوەیە بەرەو نزمبوونەوە بێت بەڕاستی مارکێت کەپی زۆر کەمە دراوی وا زۆر کەم دەفرۆشرێ و منیش نیەتی من تەنها ئەوەیە کە ئێوە بەڕاستی زەرەرمەند نەبن هەر شتکۆینێک خۆتان لێ مەدەن چونکە ئەمە بازارێک کریپتووە لەوانەیە 20,000 تووکەن هەبێ یاخود مێمکۆین شتکۆین هەبێ لەو 20,000 دڵنیا بم بەڕێزانم کە 1500 بۆ 2000یان جێی سیقە و متمانەیە ئەوانەی تر هەموو من تایید ناکەم بجگە لە 2,000 کۆین یاخود مێمکۆین ئەوانەی تر بڕواتان هەبێ ڕۆژانە 1000-2000 شتکۆینی وا دێتە بازاڕی و پارەکی کۆ دەکەنەوە دواتر مارکێت کەپیان بە یەکجاری بەتاڵ دەکەن و لەم ڕێگایەوە تیمی پرۆژەکە قازانجێکی یەکەتووە بەڕاستی ئەمە کەس زۆر خەتەرناکە ئێوە داخلی ئەم جۆرە شتکۆینانە ببن چونکە پرۆژەیەکی واقعوی نییە کە من شایانی ئەوە بێت کە من باسی بکەم بۆ ئەوەی ئێوە بچنم دراوەی بکڕنەوە لە ئایندەدا بۆیەوە قازانجی هەبێت بەڕێی خۆم کە لێرانەش لە بیرم چوو هەوڕان کە تەنها 373 کەس ئەم دراوان لە باشلیستی خوان هەیە بە کۆی گشتی منم پرۆژەتەیت ناکەم ئەویتر لەسەر خۆتان دەمێنێ و پرۆژەی و هەروەکو دووبارە سێبارە یەکەمەوە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا من زۆر پرۆژەی وان بینیوە و هەمویان زۆربەیان نەک هەمووان بەڕێزانم زۆربەیان 170 بۆ 80یان ئسکەم دەرچووینەوە و پارێ خەڵکیان بردیە ئەویتر لەسەر خۆتان دەمێنێ بە عەقڵ و مانتقی خۆتان کار بکەن ئێوە شەرەکو گوتم دەتوانن بچنە ناو وێبسایتەکە و ڕۆتمەپ و کارەکانی ئەم پرۆژەیە بخوێننەوە ئەگەر ئەختانگر دەتوانن 5 10 15 20 بۆ 30 دلار تەرخان بکەم بۆ ئەم شتکۆینە بەڵام یەک بەخۆم 1 دلاریش لەسەر ئەم شتکۆینەی سەرمایەی دانانم چونکە دەزانم شتکۆینێک دەبێت کە لە ئایندەدا زەرەر بە خەڵکانێک دەگەیەنیت سوپاسانەکەم کە بینەریان ڤیدیۆی بووم بەڕێزانم نیەتی من تەنها ئەوەیە ئاگادارتان بکەمەوە لە پرۆژە خراپەکان بۆ ئەوەی خوا نەخواستە خەڵکی ئێمە تووشی ئەم جورە پرۆژانە نەبێت و فراوانتر فکر بکەنەوە لە پرۆژەکانی باش بۆ ئەوەی پرۆژەی باشتر لەوەی هەیە کە بچن باشداری بکەنەوە لە ئایندەدا خێرێکی باشی بۆیەوە هەبێت سوپاس بۆ هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەن